ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لە عێراقی دوای 2003 لە گۆڕەپانی ئەندەلوس 16 ساڵ بەر لە ئێستا لەم گۆڕەپانە لە بەردەم هۆتێلی شیراتۆن و فەڵەستین مێریدیان پەیکەری سەدام حوسێن لەلایەن هاوڵاتیانی عێراقەوە ڕووخێندرا بەو هیوایە بوون عێراقیەکان قۆناغێکی تازەی حکومڕانی و خۆشبەختی و دادپەروەری و خزمەتگوزاری بێتەکایەوە دوای 16 ساڵ چی لە بەغدا ڕوودەدات چی لە عێراق ڕوودەدات ئایا هاوڵاتیان لەگەڵ ڕووخانی ڕژێمی سەدام ئێستا چەندە ڕازین لە شێوازی حکومڕانی چەندە ئومێد و ئاوەتەکانی ئەوان هاتۆتە دی لە ڕووی خزمەتگوزاری تەندروستی پەروەردە سەربازی هەموو کەرتەکانی ژیان حکوومەتی عێراق چەندە توانیوێتی خزمەت بە هاوڵاتیانی بکات لەگەڵمان. دوای ساڵی 2003 چۆن دەڕوانە دۆخی عێراق؟ ماوەی 15 ساڵە هیچ گۆڕانکاریەکمان بەدی نەکردووە، نە شەقام، نە ڕێگاوبان، نە نەخۆشخانە نییە، هیچ شتێکی نوێ نەکراوە. قوتابخانەکانیش ئەوانن کە سەردەمێک دروستکراون. ماوەی 15 ساڵە بەشداری لە هەڵبژاردنەکاندا نەکردووە. ناشیکە. ئایا ئاسایش لە عێراق هەیە؟ نییە. بۆچی نییە؟ ئەی هێزە ئەمنیەکان پۆلیس نییە؟ بەڵێ هێزە ئەمنیەکان و پۆلیس بوونیان هەیە، بەڵام هێزەکان لە پشتەوەی ئەم دۆخەن. چونکە هەر حیزبێک گروپێکی میلیشیای تایبەت بەخۆی هەیە، بۆیە ئاسایش و سەقامگیر لە وڵاتە نییە. چێ هۆکارە؟ یاخود هۆکارەکە چییە؟ هۆکارەکەی حکومەتە. حکومەت ڕۆشنبیر نییە و هیچ قسەیەکی بە جێگای خۆی ناگەێنێت. چ لە ڕووی بەڕێوەبردنی وڵات یانیش ئیدارەدانی گەلەکەی تەنیا ئیدارەی خۆی دەکات. ئێمە زۆر ماندوین نەخۆشین ئەمانە چارەسەری نەخۆشین. تەنیا ئەوەندا بای 120,000 دینارە ئەویش قەرزمان کردووە. بێکاری ئێوە فەرمانبەرن؟ بێکارین هیچمان نییە. ئەی منداڵەکانتان چ کارێک دەکەن؟ ئەوانیش چوار بێکارن. لە منداڵەکانم گەنجن و بێکارن. حکوومەتیش هیچ لە خەمی ئەو خەڵکەدا نییە و بیل لەو گەنجە بێکارانە ناکاتەوە. ئێمە مافخوراوین. چۆن دەڕوانە ئایندە؟ خراپە. بۆ ئێمەش کێشە نییە بەڵام ئەم گەنجانە بۆچی؟ دۆخەکە هێشتا خراپتر دەبێت. شتی گەورەتر لە داهاتوودا ڕوودەدەن. عێراق بەرەو دواوە دەگەڕێتەوە. هیچ بەرەو پێشچوونێک نییە و هیچ سیستمێکیش نییە. کەسێکمان ماوەی 10 ڕۆژە ڕفێنراوە. بەغدا چی دەوێت؟ هەموو شتێکی دەوێت. هەموو شتێک؟ بەڵێ. وەکو چی؟ ئاسایش، سەقامگیری، تەندروستی و دامەزراندن هەموو ئەم شتانە. ئایندە چۆن دەبینی؟ هیوادارم باش بێت. ئیشەڵڵا پەنا بەخوا. سەردانی هەرێمی کوردستانت کردووە؟ بەڵێ لە هەرێمی کوردستان لە بواری وەرزشی کار دەکەم. بوونی سەقامگیری لە هەرێمی کوردستان بەلای ئێوەوە گرینگە؟ بەڵێ سەقامگیری کوردستان دەبێتە هۆی سەقامگیری لە سەرانسەری عێراق بەرگشتی بە تایبەت کە ئەزمون گەلێک هەیە پێش حکوومەتی ناوەندی کەوتووە لەوانەش چالاکی و بنیادنانەوە و ئاوادانکردنەوە بەرەو پێشچوونێک لە هەرێمی کوردستان هەیە کە هیوادارین ئەزمونەکەی بۆ پارێزگاکانی دیکەی عێراقیش بگوازرێتەوە دەسەڵاتدارانی بەغداش چاو لە کوردستان بکەن. دوای ساڵی 2003 دەتوانین چ وەسفێک بۆ عێراق بکەن؟ بە کورتیەکەی خواستەکانی خەڵک لەم گۆڕانکاریانەدا تێر نەکراون. هێشتا دەوڵەت ئەو دەوڵەتە نییە کە شەونەخوونی لە پێناو بەرژەوەندیەکانی خەڵکدا بکات بە هیچ شێوەیەک. زۆر دوورە لەوەی کە کار بۆ دەستەبەرکردنی خواستەکانی خەڵک بکات. دەکرێت زۆر بە ئاسانی ئەو داڕمانە ببینین کە لەسەر ئاستەکانی بژێوی، ئابووری، فێرکردن و تەندروستیدا هەیە و لەسەر ئاستی خزمەتگوزاری بۆ خەڵک گەڕانەوەیەکی زۆر بەرەو دواوە هەیە. ئایا دادپەروەری و یەکسانی لە وڵاتەدا چەندە پەیڕەو دەکرێت؟ ئەم پرسە پرسێکی کێشەداری جەوهەریە.
غیابی دەسەڵاتی یاسا و سەروەری یاسا بەهۆی سیستەمی پشکێنەی تایەفەگەری کە حیزبەکان لەسەر ئەو بنەمایە دامەزراون و هەروەها پێکهاتێ حیزبەکانە کە جلەوگیری ئەملایەنەی کردووە. ئەی سەبارەت بە دۆخی منداڵان لە عێراق دۆخی منداڵان چۆنە؟ ئەمەش بابەتێکی دیکەی ئازاربەخشە چونکە ئەگەر دۆخی منداڵان بەرەو پێش نەبرێت چ لە ڕووی تەندروستی یانی شفێرکردن ناکرێت باسی پێشکەوتنێکی گەشت بۆ داهاتوی عێراق بکەین. ئەگەر تێبینی دەستگای ئامار بکەین کە بەر لە ماوەیەک کە 134,000 قوتابی لە قوتابخانەکان دەرهێنراون ئەمە کارەساتە چونکە بابەتەکە پەیوەندی بەوە هەیە کە پابەندی ڕێساکانی فێرکردن نەبوونە. وەک لە دەستوردا هاتووە و خزمەتگوزاری تەندروستیش زۆر لاوازن تا دێت نەخۆشیەکانی شڕوو لە زیادبوون دەکەن. بە تایبەت کە جۆرەکانی نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیە درم و درێژخایەنەکان لەناو منداڵاندا بڵاو دەبنەوە. کەوایە منداڵان بەشێکی زۆریان بوونەتە قوربانی. بەڵێ بوونەتە قوربانی. بوونی منداڵانی ئاوارە لە کەمپەکان و هەروەها ئەوانەی لەسەر شقامەکان دەخەون و سوال دەکەن هەمویان بابەتێکی زۆر ئازار بەخشە. منداڵی عێراقی منداڵێکی ماندوو برسیە پێویستی بە چاودێریەکی باش هەیە لە کاتێکدا کە دەوڵەت لەم بوارانەدا لاواز و ئەفلیجە. چۆن دەڕوانە دۆخی ئافرەت و ئەو ئافرەتانەی کە پیاوەکانیان لەدەستداوە؟ ئەمە توێژێکی لاوازە لە کۆمەڵگەی عێراقدا. ئەوە بۆتە ئامانجی توندوتیژی و دەستدرێژی و سوکایەتی پێکردن. ئەگەر سیر بکەیت ئێستا زۆرێک لە کچانی خوارد تەمەن 10 ساڵ لە دەرەوەی دادگا بەشوو دەدرێن و لە قوتابخانەکان دەردەهێنرێن. ڕۆژ بەڕۆژ ئەم حاڵەتە ڕووی لە زیاد بوونە. پێوەژنان و ئافرەتە جیاببووەکانیش بوونەتە ئامانجی دەستدرێژی و گێچەڵپێکردنی سێکسی چە لە ماڵەوە یان قوتابخانە یاخود لەسەر شەقامەکان و هەموو شوێنەکان. مەشتێگەی داخە کە ئێمە ژمارەیەکی زۆری بێوەژنی گەنجمان هەیە و کۆی ژمارەکانیشیان دەگاتە نزیکەی 2 ملیۆن کەس کە زۆربەیان گەنجن و بەهۆی نەبوونی ئاسایش و سەقامگیری لە هەموو شتێک بێبەش بوونە. لە هەموو خزمەتگوزاریەک بێبەش کراون و ئەو بوارەی پێ نەدراوە سوود لە دەرفەتەکانی کار وەربگرێت و پێگەی خۆی لە چالاکی بەرهەمهێنان و ئابووری عێراقدا بدۆزێتەوە. بە شێوەیە کە ئێستا ئافرەتی عێراق تەنیا بەڕێژەی لە سەدا 14 بەشدارە لە چالاکی ئابووری وڵاتدا. چۆن دەڕوانە هاوسەر گیری متعاکە ئێستا بۆتە دیاردەیەکی زەق؟ ئەمەش کارەساتێکی دیکەیە لێرە. پەیوەندیە کۆمەڵایەتیەکان هیچ بەهایەکی ئەخلاقی و مرۆیی نەماوە. لەناو کۆمەڵگەی عێراقی؟ بێگومان لەناو کۆمەڵگەی عێراقدا هاوسەرگیری متعا لە ڕابردوودا شتێکی ڕەتکراوە بوو. کۆمەڵگە ڕەتی دەکردەوە هەرچەندە کە ئەوانەی لەو کارەدا بەشدارن باسی شەرعیەتی ئەو جۆرە هاوسەرگیریە دەکەن. بەڵام ئێستا ئەم جۆرە هاوسەرگیریە بە شێوەیەکی سەرەتایی کراوەتەوە. لە پەرسەندنی ئەو جۆرە هاوسەرگیریانە چێ سوودمەندە؟ ئەوانەی ئەو هاوسەرگیریە جێبەجێ دەکەن سوودمەندن. ئەوانەی کە دواکەوتون وابیر دەکەنەوە کە ئاین ڕێگەی بەو جۆرە هاوسەرگیریە داوە کە لە ڕوانگەی ئاینەوە ئەم بیرکردنەوەیە زۆر هەڵەیە. ئاین ڕێگا بەو جۆرە هاوسەرگیریە نادات. ئەی یاسای عێراق لەکوێی ئەم پرسەدایە؟ ئەمە پرسێکە پەیوەندی بەوانەوە هەیە کە ڕەوایەتی بە یاساکان دەدەن. شەرعیەت بە فرژنی دەدەن و خەڵکی بۆ هاوسەرگیری متعاهان دەدەن. بەڵگەشم لەسەر ئەمە هەیە. سەرکردەکانی وڵات هێشتا نەهێنتوانیوە سەیری پرسە کۆمەڵایەتیەکان بکەن کە چەندین کێشەی درێژخایەن لە کۆمەڵگاکەماندا هەیە و کاریگەری لەسەر پێشکەوتنی ئافرەت و منداڵ و سەرانسەری کۆمەڵگادا هەیە چونکە توندوتیژی لە ناو خێزان ژینگەیەکی نەرێنی ڕەخساندووە و کاریگەری لەسەر هەموو بوارەکاندا هەیە و بۆتە دیاردەیەکی بربڵاو لە وڵاتدا. زۆربەی عێراقیەکان ئەم گۆڕەپانە بە نمونەی عێراقی تازە دەشوبهێن و دەڵێن بەر لە 16 ساڵ ژیانێک هەبوو، سەوزاییەک هەبوو، کۆمەڵێک داری جوان هەبوو، بەڵام دوای 16 ساڵیش ژیانەکان بەم شێوەیە و تەنیا دار و پەردوو ماوەتەوە. زیاتر لە 134,000 منداڵ لەو عێراقا لە خوێندن بێبەش کراون. هاوکات زیاتر لە 2 ملیۆن بێوەژنش لە عێراق هەیە و زەواجی متعەش وای کردووە هەڕەشەیەکی گەورە دروست بکات لەسەر خێزانەکانی عێراقی. لەگەڵ ئەوەشدا حکوومەت دەڵێت زیاتر لە 1000 ملیار دۆلاری عێراقی لە 2004ەوە تاوەکو ئێستا پارەی خەڵکی عێراق بەفیڕۆ دراوە.
عێراق یەکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکانی ناوچەکە بەڵام لە دوای 2023 تاوەکو ئێستا سەرەڕای بەفیڕۆچوونی ملیارات دۆلار دابینکردنی ملیارات دۆلار بەڵام عێراقی هەر پێش سەدامە هەمووەی کەماوە مە بۆچی ئەو پارەیە بۆ چێ دەچی طبعا بەپێ هەندێک ئیحسایات کە هەنە لە ساڵی 2004 حتا 2018 داهاتی بەس ئی نەفت ئەمە قسە دەکەم 1 تریلیۆن دۆلار بووە بەس داهاتی نەفت 500 و قسوور لەو داهاتە هەب بزرە کەس نازانیت چی لێ هاتیە 500 و قسوور لەو داهاتە ملیار بەێ دۆلار 400 و قسووری مایەش هەمووی پرۆژەی وەهمیە پرۆژەی فەزاویە ئەویش هەر بە هەمان شێوە ینی بە ناوی پرۆژە پارەکە ینی ئەتو ئەو ڕکابەریە ئەو تەماشا بکە 500 وش قسوور هەر بزرە یعنی نازان چی لێ هاتیە ئەوی دیکە پرۆژەی وەهمیە یعنی مەسەلەن 150 میلیۆن دلار لۆ خەستەخانەك لۆ فلان شاریان لۆ فلان گەڕک لە بەغدا بەس حبر لەسەر وەرەقە لەسەر کاغەزە هیچ بوونی نییە باشە کاکەندرێن ینی لە عێراق پەرلەمان هەیە پەرلەمان چاودێرە لەسەر حکوومەت چۆن دەکرێت ینی مەبلەغێکی پارەی کەم نییە ینی مەبلەغێکە دەتوانین بڵین زۆرینەی پارە و داهاتی عێراق بەفیڕۆ چووە بۆ پەرلەمانی عێراق ینی بە دوواداچوو بۆ کەیسە ناکە آخر مشکلە لێرە هەر دەوڵەتێک لە دنیا یعنی لە سێ سڵتەی ئەساسی پێکدێت سڵتەی تەشریعی سڵتەی تەنفیزی سڵتەی قەزایی بۆ ڕقابەربوون لەو دیدارە لەو گەندەریە لە هەر خراپێک لە دنیا دەبی ئەو هەر سێ سڵتەیە ئەو هەر سێ دەستهەڵاتە مەسئولیەتی تەزامونی هەبیت هەر یەک بە کاری خۆی هەستێت حتا نەتیجەی هەبیت سڵتەی تەشریعی بڵێن پەرلەمان ئیشیوی ئەوەیە تشریعات قوانینی دروست بکات بۆ ڕقابەربوون لەو دیدارە لە هەر دیدارێکی خراپیان طریقەتی قوانینی دوایش سڵتەی تەشریعی پەرلەمان باش ئەوە تەشریعی قوانینە لەگەڵ چاودێری سڵتەی قەزاییش دەبی بە ئیشی خۆی هەستێت کەوایە سڵتەی قەزایی لاوازە هەر سێ سڵتە گوتم مەسئولیەتی تەزامونیە سڵتەی تەنفیزیکە حکوومەتە سڵتەی تەشریعیکە پەرلەمانە و سڵتەی قەزاییش هەر سێ دەبی مەسئولیەتی تەضامنی بیت هەر یەک بە کاری خۆی هەستێت بە ئەرکی خۆی هەستێت حتا نەتیجەیەک دیار ببێتن یعنی ئەو گەندەلیە ئەو خراپەی ئەوەیە تۆ دەڵێ بەناوە موسساتن بەڵام کەس ئێوە لە لژنەی نەزاهن چەند دۆسێتان هەیە زۆربەی ئەو گەندەڵیانەی کە کراوە لە چ بوارێکە طبعا وەکی گوتم پەرلەمان ئیشی سەرەکیوی ئەوەیە ڕقابەیە چاودێریە لەگەڵ تەشریع هەندێک خصوصیەتی تر لژنەی نەزاهەیە هەیە اختصاصی لژنەی نەزاهە لەناو پەرلەمان یعنی بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و بەپێی یاساکانی پەرلەمان ئەوەیە جێگای گەندەلی لە هەر شوێنێک دیاری بکات یعنی بڵێتن لە فلان شوێن لە فلان دەستگا لە فلان مؤسسەی حکوومەت گەندەلی هەیە بەپێی بەڵگە بەپێی ئەوە لەو ساڵی ڕابردوو یعنی نێزیکەی 3600 کەیسی گەندەلی لە عێراق هەیە ئەوانەی بەس لە دام و 3600 کەیس لەماوەی یەک ساڵدا لە نەخێت لەماوەی ئەو فترەی ڕابردوودا یعنی تقریبا 10 ساڵە دەورەی یەکەم 3600 کەیسە ئەوانەی کەیسن ئەوانەی بەس لە نوژنە هەیە بەرپرسی باڵای تێدایە بە هەموو بەرپرسی باڵایە هەمووی بەرپرسی باڵایە یعنی 195 تعمیم یعنی گشتکردن زۆر ناکەم خراپە بەڵام 195 هەر ئەوانەی ئەو کەسانە ئەوی دەستیان دەڕوا ئەوانەی زلهێزن ئەوانەی مرکزی قووەنە لە ئەوان ئەوە کەیس هەیە و بەڵگەش هەیە دادگاش هەیە بۆچی لێ پرسیینەوە ئەوەیە بە مەسئولیەتی خۆی هەر کەس هەر ناستی یعنی نە دادگا دەتوانی بە ئیشی خۆ بە ئەرکی خۆ بە واجبی خۆی هەستێ نە سڵتەی تەنفیزی کە حکوومەتە دەتوانیتن مثلا مؤسسەی سڵتەی تەنفیزی کە پۆلیسە کە سکیوریتیە کە ئەمنە کە نازان چییە بە کاری خۆی هەستێ نە محکەمە دەتوانیتن مثلا حاکم هەیە ناوێرێت حکم بە قەزیەک بدات چونکە ئیبتیزاز دەکرێت تهدید دەکرێت
لە 2004ەوە تاوەکو 2010 وەکو دەستەی نەزاهە باسی لێوە دەکات زۆرترین گەندەڵی لە عێراق ڕووی داوە. ئەمە باڵەخانەی دەستەی نەزاهەیە ئەو کات ژمارێکی زۆر لە دۆسەی گەندەڵی لەم باڵەخانەیەدا بوو. بەڵام بەهۆی تێوەگڵانی بەشێکی زۆر لە بەرپرسانی حکومی لەو کات لە ساڵی 2010دا تەقینەوەکی گەورە لەو باڵەخانەیە ڕوویدا و تەواوی دۆسێ و بەڵگەکان کە تێیدا بەرپرسانی عێراقی تێوەگڵاو بن و تۆمەتبار کرابوون بە تەواوی ئەو دۆسایانە سووتێنبە. ئێستا ئێمە لە ناوچەی کەڕادەین لە ناوەڕاستی شاری بەغدا. ئەم ناوچەی ناوبانگێکی باشی هەیە لە شاری بەغدا، هەر کەسێکیش سەردانی بەغدای کرد بێت بێگومان جێی لە ناوی کەڕادە بوو. ئێمە لە چایخانەیەکی ناوچەی کەڕادەین. پێشەوەی پرۆگرامەکەمان دەست پێکەین زانیاری ماوەگر کۆمەڵی گەنج لێرە هەن کە بەشی زۆری ئەو گەنجانە بێکارن. ئێمە میوانێکمان لایە بەڕێز هادی ئەو چاڵەکوانی مەدەنیە چاودێری سیاسیە شارەزایەکی باشی هەیە لەسەر بەغدا و ژیان لە عێراق چۆنە لە دوای 2023ەوە. مەرحەبا سڵاو بەڕێزم. سڵاوت لێ بێ کامەران لە شاری بەغداوە. سوپاس. یەکەم شت دەمەوێت بزانم ڕێژەی بێکاری لە عێراق چەندە؟ ئەو ژمارانی باس لە واقعی بێکاری و ئەمنی و ئابووری دەکەن ورد نین. ئەوەش بەهۆی نەبوونی سنتەری توێژینەوە و ڕاپرسی وردە. من لەو باوەڕەدام ڕێژەی بێکاری لە عێراق دەگاتە زیاتر لە 50%. هەرچەندە هەندێک ناوەندی توێژینەوەی ناورد باسی 45 یان 40% دەکات. واتە زیاتر لە 150؟ بە بڕوای من بەڵێ و لەو ڕێژەیە زیاترە، چونکە هیچ داتایەکی ڕاستەقینەمان نییە کە زانیاریەکان بە وردی بخاتە بەردەست بە. بازاری کار لە عێراق ڕوون نییە. هۆکارەکانی بێکاری چین لە عێراق؟ بێگومان هۆکارەکان پەیوەندیان بە سیاسەتی ئابوووریەوە هەیە. دوای ساڵی 2023 و لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا واقعەکی نوێ لە عێراق دروست بووە. کێشەی سیاسی و ئەمنی و چەند کێشەی دیکەمان هەیە کە پەیوەندیان بە چۆنەتی پێکهێنانی دەوڵەت و جۆرایەتی تایفەگەریەوە هەیە. دواتریش ئەو گۆڕانکاریانەی کاریگەران لە واقعی ئابووری عێراق کردووە. پرسیاری زۆرمان لە خەڵک کرد لە وەڵامدا گوتیان ئاسایش نییە. ئاسایش دوو جۆرە، ئاسایشی واقعی و ئاسایشی دەرونی. ئێمە لە عێراق دوای ساڵی 2023 تا ماوەی 2 تا 3 ساڵ بازمونێکی خوێناوی تا تێپەڕی. تەقینەوە، کێشەکان و دواتریش جەنجی داعش بە جۆرێک لە جۆرەکانم قۆناغە تێپەڕی. هۆکارێکی دیکە مایەوە کە ئەویش هۆکاری دەرونیە. بۆ نمونە کە بە شەقامەکانی بەغدا دەسوڕێتەوە دەبینی کە ئاسایش هەیە و ومێدێک بۆ ژیان لە ئارادایە، بەڵام هێشتا هاوڵاتیان لە ژێرباری کاریگەریەکانی پێشوو نهاتوونەتە دەرەوە. کەواتە لە بیرکردنەوەی ئاسایشی واقعی گوێزراوەتەوە بۆ بیرکردنەوەی ئاسایشی دەرونی. بەواتایشی دیکە هاوڵاتی عێراقی لە دەرونی خۆیدا هەست بە ئەمنیەت ناکات. بۆچی؟ چونکە متمانەی نەماوە ناتوانێت باوەڕ بە ئایندە بکات. باوەڕ بەوە ناکات کە موواقعەت دەگۆڕێت و هەست دەکات کە لە مەترسیدایە، نەک مەترسێکی ئێستا ڕوبەڕووی بێتەوە. ئێستا وەک دەبیری من و تۆ لە شوێنێک دانیشتوین، ئەمنیەت و جم و جۆڵیش هەیە. بەڵام کاتێک لێم دەپرسی بە شێوازێکی نەرێنی وەڵام دەدەمەوە. بۆچی؟ چونکە لە ناخمدا هەستێکەیە کە باوەڕی بەوەیە لە هەر چرکی ساتێک لەوانەیە هەموو شتێک بگۆدرێت. یاسا لە وڵاتە پەیڕەو دەکرێت؟ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. یاسا هەمیشە بوونی هەیە، بەڵام کێشەکە لە یاسادا نییە. کێشەکە ئەوەیە ئایا عێراق ژینگەیەکی لەبارە بۆ جێبەجێکردنی یاسا؟ ملائمة لتطبيق القانون البيئة المحيطة. ئایا ئەم یاسایە بۆ هەمووان وەکیەکە؟ لەوانەیە هاوڵاتی ئاسایی سوود لە یاسا وەرنەگرێت، لەوانەیە یاسا ببێتە دژی هاوڵاتیان، چونکە بەسەریاندا دەسەپێت کە پابەندی یاسا و ڕێساکان بن. لە کاتێکدا بە چاوی خۆیان دەبینن کەسی دەسەڵاتدار و جڵەوکار خاوەن هەژمون و کۆمپانیاکان و کەسانی بەهێز و کاریگەر ناکەونە ژێرباری یاسا و گرنگی پێنادەن و لێی ناترسێت.
لە عێراق زیاتر لە 500,000 سەرباز و پۆلیسی هاتوچۆ و هێزی ئەمنی و تەنانەت میلیشاش هەیە لەم وڵاتەدا. لەگەڵ ئەوەشدا زۆربەی ئەو شوێنانەی کە هەستیارن وەکو پەرلەمانی عێراق چەند وەزارەتێکی دیکە لەلایەن هێزەکانی کوردیەوە بە تایبەت لەلایەن ئەم هێزەوە دەپارێزرێت. ئەستۆی پاراستنی پەرلەمانی عێراق و چەند وەزارەتێکیش لە ئەستۆی هێزەکانی کوردیە کە لە چوارچێوەی هێزەکانی عێراق ئەم ئەرکە جێبەجێ دەکەن. با بزانین بۆچی پاراستنی ئەم شوێنە هەستیارانە بە هێزێکی کوردی دراوە. هەوڵ دەدەین لەگەڵ فەرماندەیە و هێزە قسە بکەین و زانیاریشی لێوەربگرین. سڵاوتان لێبێت جەماعەت. با بزانین ئەو هێزەی ئێوە لە کەیەکەوە ئەرکی پاراستنی پەرلەمانی عێراقی گرتۆتە ئەستەوە. پشتی ڕیدانا هەیڤا 4 2007 ئەوە هاتی ئەنجامدان داخلی پەرلەمانە عێراقێ تەقینەوە کە هاتە ئەنجامدان ناو کافتریا پەرلەمانێ ڕاستی چەندین سیناریۆت هەبوون و هێزێکی بینن چێ بکەن بۆ پاراستنا پەرلەمانێ. بەڵام وی کاتیدا کو سەرۆک ئەرکانی جێشێ فەریقە وەلبابە کردبوو هات نەلالی ئەندامێت پەرلەمانێ دەخواست کرد و هەندێک هێزێت وان بێن پاراستنا پەرلەمانێ بکەن حتا هەندێک هێزە چێکەن یەک تایبەت بۆ پاراستنا پەرلەمانێ. کەوای خواستی ئەوان ئەوە بوو کورد بێ پارێزگاری لەو بەڵێ کورد بوون و ئەم هەت گەل بابەکری دە هەمی کورد بووین ئەم هاتین حقت بشووەکێ موقت دبێژین بیداتێ و پارێزین کەواتە لە 2007ەوە تاوەکو ئێستا کە 2019 ئێوە بەردەوامن لە پاراستنی. هەل 2007 هەتا 2019 و ئەم وێگەوێت گەلتە تەخوین ئەم بەردەوامین سەرسوولە. بەردەوام باش. عێراق خاوەنی هەزاران هێزی سەربازی و ئەمنی و پۆلیس و وەک چوزانم کۆمەڵێک هێزی جودا جودای هەیە تەنانەت میلیشیاشی هەیە. بۆچی دەبی هێزێک پێی بگودرێت هێزێکی کوردی پارێزگاری لە شوێنە حەساسەکانی عێراق بکات بۆ کورد؟ حقت کو ئەم چوو بووی نەوێرێ بۆ ماوەکی کو هەتا هێزێک بێتە چێکردن بەڵام ما حکومەوە کار کردی دیف یاسای و دیف بێ یعنی مهنی مەشغول کردی و اجبار کو ئەم دەبێژین vê hêzê heqet parastina Iraqeka biçîk ya hatiye kirin. Berlemanê Iraqê da Herêma Kurdistan têda ye, yê Cinûbê têda, yê Bexdê têda, yê Diyarê têda hemî muhafazatê Iraqê nînerê wan ku têne berlemanê da lewma dibînî ku wekî Iraqeka biçîk pêgavê em yê parêzîn. û ekîd gelek rîdan tatî navê dikirin piştî ku 2016 heqet berî ew xwepêşandanan me teamel gel kir ku wek hewalatîn ew belam ew înqîsamat hatiye çêkirin nav perlemanê da bû me zûr ya nexweş bû perleman bîtev du perleman û دوف ئەوی دیبن ئەو کات بۆ ئێوە ناخۆش باشە یعنی من جێبستی چەند ناوێکی گەورە بوومە کە ڕێگریتان کردووە لەوەی لە ناو پەرلەمان یاسا بشکێنێ بۆ نمونە یعنی چەند کەسێک لە عێراق زۆر باڵا دەستن بەڵام ئێوە لە ناو پەرلەمان وستوتانە یاسا سەروەر بێت حقت ئەم وەک هێز زۆر حەریسین و هەر ئەو قۆنینەکە دەرچیت سەرروکە وەکی بێژن پەرلەمانێ ئەم جێبەجێ بکەن و تەنفیز بکەین ئەو قانون لەسەر هەر کەسێکی هەبیت ئەم مەجبورین ئەوێ قانونێ جێبەجێ بکەین و مە جێبەجێ کردی هەل دیفۆن یاسا و دیفۆن قانونە ئەوێت بوومە هاتیینە دانان سەرروکە پەرلەمان. زۆرینەی عێراقیەکان پێیان وایە
ئەم حکوومەتەی ئێستا بە سەرۆکایەتی عادل عەبدولمەهدی دوا دەرفەتە و دوا ئومێدی ئەوانە لەوەی حکوومەتێک دروست بێت بتوانێت شکۆ و کەرامەتی هاوڵاتیانی عێراقی بپارێزێ و عێراق بە هەموو ماناکانی وەک دەوڵەت ببینێتەوە بە پێچەوانەوە پێیان وایە ئەمە دوا دەرفەتە و دەوڵەتی عێراق بە تەواوی ناوەکەشیەوە ئەگەر حکوومەت لە خەمی هاوڵاتیانی نەبێت ئەوە بە تەواوەتی نامینێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.